الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الكتاب كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول اللهم بك نستعين اللهم آمين. بنراني بريز برايانم خوشكانم السلام عليكم ورحمة الله وبركاته. بەپشتیوانی خوای پەروەردگار لە بەرنامەی جوان خوێندنەوەی قورئان دێنەوە خزمەتتان. کۆتا بەرنامەی ڕەمەزانی ئەمساڵمان بوو. داواکارم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ڕەمەزانی لە هەموو لایەکمان وەرگرت بێ. تەنها ماندووبوون و برسێتی و ئیمان بۆ نەما بێتەوە. خوای گەورە بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی بەردەوامیش بە هەموو لایەکمان ببەخشێ. لە ڕەمەزان و لە پاش ڕەمەزانی بەو شێوە خوا بپەرستین کە خوای گەورە خۆی ئێوێ خوا زبانمانیش پاراو کات لەوانە نەبین کە تەنها لە مانگی ڕەمەزانە ختمی قورئان بکەن دوایەوە قورئانەکەیان داخن تا ڕەمەزانێکی کە ئیتر نەیخوێننەوە. قورئان خوا بیکا بە بەرنامەی ژیانمان، زبانمان، دڵمان، کردەوەمان، سیاستمان، هەڵس و کەوتمان، تجارەتمان هەموو شتێک بە قورئان خوای گەورە بیڕازێنێتەوە. ئامین یا رب العالمین. بە پشتیوانی خوای پەروەردگار ئەمڕۆ پێشەوەی پەیوەندیەکان وەربگرین باسێکی ئیخفا ئەکەین. تەمەنامە کرد کات زۆر بووە بەرنامەکە زۆر بووایە ئاوا بەو شێوە سەریعیە بەو شێوەیە کە بەس ئاماژەکردن بوو بە یاساکان لەبەرەوە بۆیە لێرە وەڵێم ئەگەر هەر کەم و کورتێکمانە بێت لە هەموو بینەر و هەموو مامۆسایەکی تەجوید و هەموو برایەک داوای لێبوردنەکەین کە وەکو پێویست نەمانتوانی بە درێژی باسی کەین. جا باسی یاساکانی نونی ساکن و تەنوینمان کرد گەشتینە ئیخفا. ئیخفا ئەوەمان باس کرد کە پێناسەکەی وتمان بریتە لە حاڵەتێکە لە بینی ئیظهار و ئیدغامە بەبێ ئەوەی عارٍ عن التەجدید لەگەڵ چی مع بقاء الغنة في الحرف الأول. غنەش لە پیتی یەکەم ئەمێنێتەوە. ئەمە ئاسانە ئاوا بە تەجویدی کاڵێم حاڵەتێکە لە بینی ئیظهار و ئیدغامە بۆ لەبەر ئەوەی لە ئیدغامە حاڵەتی بەشی زبان ئیش ناکە، لە ئیخفایە بەشی کاتی من ئەڵێم وەڵا ئەمە ئیخفایە گەر تەماشا بکەن، لە ئیظهارە بەشی زبان ئیش ئەکات. لە ئیظهار بۆ نمونە من ئەڵێم
ئەن ئەوتانێ زبانم دای لە مەخرەجی نون ئەن بەڵام مینگەکەش هەیە چونکە نون پیتی نون نیوەی لە دەمەوە دەرئەچێت پێش زبانم ئەدا لە مەڵاژوم لە بەشی پێشۆ ئەن بەشی دووەمی نیوەیش پیتەکەش لە لوتۆ دەرەچێت کەوابوو هەم زبانم ئیشەکات هەم مینگەش هەم بەشی لوتیش بەڵام لە ئیخفا بەشی زبان نامێنێ بۆ زبان لە مەخرەجی نون یەکسەر ئەڕوا بۆ مەخرەجی پاش خۆی ئێستا ڕوونیەکەین ئینشاڵڵا بەڵام ناگاتە مەخرەجەکە نزیک ئەبێتۆ لێی مینگەکە بەردەوام ئەبێ گەشتمە سەر ئەو پیتەی کە لە پاش نون دێ زبانم ئالەوێنە ئەدا لە مەخرەجی ئەو پیتە ئەم خاڵە هەر برایە هەر خوشکێ لەمە تێبگاوت جێبەجێکە ئیخفاکەی جوانە بێ چکە بۆ هەندێ برا هەندێ مامۆستا لەوە چێ ڕۆژگاری خۆمانیش ئەگەر ئاوا شەرحمان کردی بێ ئێستا لێی پەشیمانین ناڕۆیتە مەخرەجی دوای خۆی سەبەوە نەبڵێ نون لەگەڵ تا ناڵێم ئەن ئابینتە ئەمە نونە ئەنتە نزیک ئەبێتۆ ئەنتە مینگەکە بەردەوامە کەوابوو زبان ناڕاتە مەخرەجی نون ئەڕوا بۆ مەخرەجی تا کەوابوو چی بوو بەشە لە ئیخفایە بەشە زبانیەکە لیسان نامێنێت ئەی چییە مینگەکە کەوابوو بەشێ هەم ئیظهاری تایە هەم ئیدغامی تایە بەشە چی بوو لە ئیظهارە لە چییە بەشداری کرد لە مینگە هەردووکیان هەیانە ئەی باشە لە ئیدغامە تەماشاکەن بەشی زبانت لە ئیدغامە نامێنێ سەبایەک نمونە مەخرەجی نون ئەن لەگەڵ ڕا ئیدغامی کەڵێ ئەڵ نونەکە مەخرەجەکەی نەما ئەی باشە ئەم ئیدغامە کە کاملیشە چیشی تیانەما ئەوەشی تیانەما کە چی بوو مینگەکەشی تیانەما مەڵ لە حاڵەتی ئیدغامی بلا غونە کەوابوو ئیخفا لە چییە بەشداری کرد لەگەڵ ئیدغامە بەشە لیسانیەکە نەما ئەی لە چییە مخالەفەیەتی لە ئیدغامەکە خەیشوم نییە ئەی لە ئیظهارەکە موافقەی ئیظهاری کرد بەشێکی ئیظهاری وەرگرت بەشێکی ئیدغامیش با چەند نمونەیەک بخوێنینەوە پیتەکانی زمانی عەرەبی وتمان شەشی هی حەلقە هەمزە و ها عەین و حا ئەمانە پێوتێ ئیظهار لەگەڵ غەین و خا ئەمە پێوتێ ئیظهار دەرسی من نییە شەشی یەرملون ئیدغامە دەرسی ئەمڕۆمان نییە خوێندومانە یەکێکیان پیتی با ئیقلابە دەرسی من نییە جگە لەم پیتانە ئەو پیتانەی کە هەمووی پیتی ئیخفاء ئیخفاء بەم شێوە ئەخوێنێتەوە بێ من ئەمە لە دەوی هەفتەی یەکەممان هەر باسی مەخرەجمان کرد کاو بەبێ مەخرەجی پیتەکان بزانم ئێستا ئێمە باس لە مەخرەجی چیەکەین تا نونی ساکن ئەگەر لە پاش خۆی پیتی تا بێ مەخرەجی تاکەوێتە پشتم دانەوە هەومان با بڵێن ئەگەر نون لە پێشیوە بێ زبانم واز لە مەخرەجی نونە هێنێ ئەڕوا بۆ مەخرەجی چی ئەڕوا بۆ مەخرەجی تا بەس ناگا پێی ئەم قسە موهیمە نزیک ئەبێ تۆ لێی نزیک ئەبێ ڕێک ئەڕوا بۆ مەخرەجی تا بەڵام کاتێ ئەڵێم تا ئەو کاتە ئەڕۆمە مەخرەجەکە کاوە بوو کاتێ ئەڵێم چی كنتم تەماشاکەن كنتم کەوتم توم زبانم ئەدا لە مەخرەجی تا ئەمە بۆ هەموو پیتەکان بیکەن بە قیاس ئێ باشە با من بە هەڵە بیخوێنمەوە کەم کەس ئەزانێ ئەمە هەڵەیە ئێستا بۆتانەکەم یەکسەر ئەڕۆمە مەخرەجی تا ئەڵێم چی کون ئەمە نونە کون کە زبانم گەشتە مەخرەج دەرەجەی تا ئەو کاتە ئەبێ زیاتر دەنگی نونە کەوا بوو بڵێن ئەمە مەخرەجی تا نزیک ئەبێ تۆ لێی ناگا پێی ئەڵێم كنتم لەگەڵ وتم تو ئەو کاتە زبانم ئەدا لە مەخرەجەکە بۆ نمونە لەن تەنالوا ئەگەر بڵێم لەن ئەوە نونە ئەوە یەکەم با بڵێن جەنات تەجری زبانم نەگەشتۆتە تا مینگەکە خوێنمەوە تەجری کەوا بوو دال هەمە خرەجی دال و تایەکێکە ئەڵێم عند ناڵێم نایدەم لە دالەکە هەندێ برا هەندێ مامۆستاکە ئەڵێ بڕۆ یەکسەر بڕۆ بۆ مەخرەجی دوای نونەکە یەکسەر بڕۆ ناگەیتە مەخرەجەکە دووبارە و سێبارەیەکەمەوە کەوا بڵێم عند ناڵێم عند کەوتم عند مەخرەجەکەم مەخرەجی نون وازم لێ هێنا یەکسەر ڕۆشتم بۆ
پیتی دوای نونی ساکن لەسەر شاشەکە لە بەردەستانە کەی بینین ئەوە نون گەشتووەتە دال لە عیندا دال ئەمەتان یەکسەر بڕۆن بۆ دالەکە ئەو کاتە زیاتر دەنگی نونەکە دەرەشێڵێم عیندە لەوەشێ ئەمە وردە ئەم تێبینی ئاگاتان لێ کەوابوو نزیکی ئەەکەمەوە واز لە مەخرەجی نون ئەهێنم ئەڕۆم بۆ مەخرەجی دال بەڵام ناگەم پێی مینگە درێژ ئەەکەمەوە ئەو کاتێک کە مینگەکە کۆتایی پێات ئەڵێم دا عیندە ئەماتەوە ماء ثجاجا ثجاجا هەموو ئەو باخدا وأنذرهم أبي آقام ليبي أمانة كوابو جاركشين أنشأكم نعلم أنشأكم قشت شينك انجاتوا واز لمينجك أيانم الروم بو مخرجك بلام تيبين يجيك اگر بيتك قلوبو مينجكش قلوا بو نمنا اما بابلين منصور تماشاكن منصور بلام اگر سين بو قلوني مينجكم ألم من سوء كوابو اگر بيتو بيتي قلوشيا خص ضغط قل بو نمونا بروين سر قاف من قبل وهنيا من قبلك من كقشت مقافك وازل مينجك أيانا كوابو اگر بيتا كان بيتي استفال بو يعني مشي استفال يعني مجيقا لا خصة ضغط قل او كان كإخفاكش يعني يسمى من بون منا نعلم أنظرتم أو بو بيتي ضاد ضاء كابو أبي أقام ليبي أنذرتم إيسا بيشوي من بيوندي واربقرم بەڵێنێک مانجا بوو دوێنێکیش برایەک بە ڕێزێک وتبووی مامۆسا وعدێکتان دابوو ئەو پیتانەی کە علاماتەکانی قورئان ئەمە علامەی وەقفە ئەمە علامەی وەسانە لێرە ئەبێ نەوەسی ئەو نیانە ڕوورکردن ئینشەڵا مامۆسا بەڕێزانە ئەوە خستیانە سەر ئەو شاشە خوای گەورە دڵیان ڕووناکە تۆ ئەم ڕەمەزانە چاکی لاکم کردن خوای گەورە دڵیان خۆش کات ڕزقیان داد ئەولادیان ساڵح کات ڕەمەزانیان لێ قبوڵ کات برایانی بەڕێزم خۆشکە بەڕێزەکان ئەو علامانەی کە لە بەرچاوتانە ئەگەر بینیتان تەماشاکەن با ئێمە لە لاوەکەوە دەست پێ بکەین لا علامەتی چییە؟ نووسراوە تفید النهی عن الوقف کاتێ پیتی لامان بینی یانی تۆ لەو شوێنە نابێ ڕابوەسیت ئەبێ بەردەوام ئاەتەکە بخوێنیتوە لەسەر ئەو کەلیمە نەوەسیت پاشان لە پاڵی وەچیوە میم نووسراوەچی للدلالة على وجوب دوو میمیتایە ئەبێ وریابن ئەو میمە کە هاتووەتە خوارۆ ئەو میمە لە هەندێک قورئانە علامەی ئیقلابە یعنی بۆنە نون ئەگاتە با ئەڵێ من بعد بەڵام ئەگەر میمەکە بە درێژی کرا بێت یعنی چی بۆ خوار نەهات بێت بینەری بەڕێز ئەگەر میمەکە بۆ خوار نەهات بێ ئەوە علامەی چییە؟ مەمنوعە ئەلەو شوێنە بیگەێنی ئەبێ ڕاوەسیت ئەبێ بوەسیت تفید النهی عن چی؟ یەکەمیان لاءەکە نهی عن الوقف ئەی میمەکە پێتەڵێ الوقف لازم الوقف لازم وریابن ئەوە ئێستا لەسەر شاشەکەیە یەکێ لە میمەکان لەو ڕسمە دەرنەچووە میمەکە ئەگەر بە درێژی دەرچێ بەرەو خوار نێ ئێسەوە بەرەو خوار هاتووە ئەوە نیشانەی ئیقلابە یعنی ئەو نونە بکەن بە چی؟ ئەو نونە بکەن بە میم وەکو چی؟ من بعد بەڵام ئەگەر میمەکە بە درێژی هاتبوو ئەو برایە مصحەفی لابێ ئەزانێت اینجا پاشان نووسراوە چی؟ صیلا ئەو کەلیمە لە هەر شوێنێ بینیتان لەسەر هەر کەلیمەیەک لە قورئان پێت ئەڵێ لەم شوێنە جائزە ئەتوانی لەسەر ئەو کەلیمە لەسەر ئەو ئاەتە ڕابوەسی بەڵام باشوایە بیخوێنی تۆ نەوەسیت ئاەتەکە تەواوکەی نەوەسی لەسەر ئەو کەلیمە لە خوارتر نووسراوە قیلا
ئەمە باش وایە لەسەر ئەو کەلیمەی کە ئەو کەلیمەی تایقیلا ئەو ئاەتەی کە ئەوە نووسراوە باش وایە لەسەر ئەوە ڕابوەسی بەردەوام نەبی لەسەر خوێندنەکەت وەقفکەی تفید بأن الوقف ئەولا باشتر وایە تۆ لەسەر ئەو کەلیمە بوەسی ئەی ئەگەر بەردەوام بووی جائزە جواز الوصل تایە جيم تفيد جواز الوقف يعني جائزة ناڵێکی إلا أبي ببسي إلا أبي الراوسيد بەڵام ئەگەر میم بوو نەک وەک ئەو میمەی هاتۆتە خوارەوە میمێکی بچووکی کردووە ئەو کاتە ئەو میمە علامة الوقف لازم ئەبێ إلا ڕابوەسی جیم نەخێر جائزە واجب نییە تۆ لەسەری ڕا بوەسی پاشان هاتووە ئەو زەخرەفەی کە کردوویەتی ئەوە پێتەڵێ گەشتیتە سەر ئەو زەخرەفە ئەوە ئەو ئاەتە ئاەتی سەجدەیە باشە مامۆستانی بڕێت اینجا لەو لاوە ڕقم میمەکەمان باس کرد میمەکە پێت ئەڵێ ئەوە علامەی ئیقلابە ئەی باشە ئەوەی کە وەکو یەک نووسراوە ئەوە ئەلیفی خەنجەری پێ ئەوترێ پێت ئەڵێ لێرەك ئەم کەلیمە بە ئەلیف بخوێنەرەوە بۆ نمونە لە هەندێک مصحەفە نووسراوە مەلکی یەومدین من ئەگەر بێت و ڕیوایەی عاصم بخوێنم پێت ئەڵێ بە مالک بیخوێنەرەوە بە مالک بخوێن سین ئەوە شتێکی ڕوونە ئەبێ بە دوو بەشەوە بەشێکی علامەی سەکتە لەسەری ئەوەسیت سەکتەکەی بەشێکیشی پێت ئەڵێ ئەو سینە ئەم کەلیمەی کە بە ساد نووسراوە بە سین بیخوێننەوە ئەو علامە درێژە ئەوە علامەی مەدەکە لار بۆ تۆ لە پاڵ جیمەکە ئەوە ینی ئەو ئاەتە مەدی ئەەکەی حرفی مەدە بۆ نمونە وەکو تەماشاکەن کەلیمەی جاء السەماء ئەو علامەی لەسەر کراوە ئەو زەخرەفەی کۆتا زەخرەفە ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێت ئەڵێ ئەمە بیدایەتی ئەم جوزئەیە ئەو جوزئە تەواو بوو ئەمە بیدایەتی ئەو جوزئی بۆنە جوزئی دووە جوزئی سێ جوزئی چوارە یا ئەحزابەکانت بۆ دیاری ئەکات لە قورئانە ئەوە دواتریش ئەتوانی شەڵار برایبی باش شتێکی قورسنی لە مروری زەمان کاتێ لای مامۆستایەکە خوێنی یا قورئانەکە خۆی لە کۆتایی هەموو قورئانێک ئەو ڕەبزانە ئیشارەتی پێکراوە ئەگەر برایە ئەگەر خوشکێ بێوێ جا پێم وایە ئەگەر پەیوەندیەکە بوو با ئینشەڵا بڕۆینە خزمەتی گیان ئاودێر کاک ئاودێرگیان کاک ئاودێرگیان فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مافەجان باش شکر. کاک ئاودێرگیان تۆ چۆنی سوپاس بۆ خوا الحەمدوللا باش. سورەتی ئەلفاتیحە هەرچەنە پێم خۆش بوو ئەمڕۆ سورەتی فاتیحە و برانەی شەڵا مەجالێکیشم بۆ بکەنە با بۆ کۆتا بیخوێنمەوە هەڵەکانیش تیا ئەکرێت دووبارەی کەمەوە بەڵکم ئینشاڵڵا ئەو شریتە برایە خوشکە دواتر ئیسفادەی لێ بکات فەرموو کاک ئاودێرگیان بۆی بخەنە سەر شاشەکە فەرموو براکەم ئارە وەڵا دەست پێ بکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم کاک ئاودێر لە دەنگەکە نازام لە لای تۆیە یا لە لای ئێمەیە بۆ من لەم شوێنەی کە لێرەم لە مستودێ دەنگەکە قەتعی تیا ئەبینم بەرز و نزمی تیا ئەبینم ئیتر جاری وایە ئەوێرم شتێ بڵێم ڕاستە دواتر یەک دوو بەرنامەوام لێ ها دوایە لە ماڵێک بێم لێگر تەماشاکەم ئەو جوان خوێندێکی من تێبینیم هەبووە خەتاکە لە من بووە یان هەڵی کردووە پێم نەزانیوە مافەجان دەست پێ بکەمەوە لەسەرتاوە وەڵی دەست پێ بکەڕ بەس نازانم بەس یاخوا ئینشەڵڵا باش بێ دەنگەکەت ئێستا ماسا باش وانێ تۆڵم ئەم قسانت باش بوو باش مافەجان بسم الله مافەجان
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستەکانت خۆش بێ کاکە ئاودێگیان قورئانە خوێنی لای هیچ مامۆستایەک؟ والله ما كان والله راسي ئەی بە قسەمەکە ئینشاڵڵا بڕیار بدەیت لای مامۆستایەک ئینشاڵڵا دەست پێ بکەی ئەگەر هەفتەی 2 ڕۆژیش بێت ڕۆژی 1 ئاەتیش بێت من ئێستا یەک شتەڵێم لێرە بە جەناب تو بینەر 1 ساڵ گوێ لە شرید بگرە بای ئەوە نییە 1 مانگ لای مامۆستایەک بخوێنیت ساڵێ بە مانگێک والله ما صار من هندي وشيء هل وبرر لا ما وصايا يعني بدني نا تۆ ئێستا پێتەڵێم تێبینیەکان کەمە بەڵام خاڵی یەکەم بسم اللهی بەتەکان مەخوێنەوە بە زۆر براو خوشکیشم و تۆ با نەڵێن بسم الله پیت بگەینین بە یەک بسم الله الرحمن الرحيم ئاگاد لە پیتی سینیش بێ ئەو دەنگەیە ئێستا بۆم خوێنەرەوە بسم الله الرحمن الرحيم دەستت خۆش بێ ئەلیتی ڕەحمان نەختێ بەرز کەرەوە الرحمن الرحيم ما الرحمن الرحيم دعاء الحمد لله بخينا الحمد لله رب العالمين دەست خۆش دعاء الرحمن الرحيم كاكين جا نختي همزكت نيا من وتم دنگكش نيا وانيا الرحمن الرحيم الرحمن الرحيم دەستت خۆش بێ بەس زبانت زۆر بەکار مێنە بۆ ڕا کەمێک کەمتر دەستت خۆش بێ بڕۆ دوایەوە مالیکی مالك يوم الدين دائما ئاگاد لە ئەلیفەکان مالiki ئەو ئەلیفە بەرزکەرە 2 حرەکە مالiki يوم الدين مالك يوم الدين ماشاءڵڵا کاکە ئاودێر تۆ زۆر باشی من گومانی خێرم بە هەندێک براو خوشکی ئەڵێم کورە هەڵاکەین باخ بینەر ئیسفادە بکات دوایەوەم بۆ بخوێنەرەوە إياك نعبد وإياك نستعين كاك أودير كلمة نعبد أو ضمن أخت درجة كيتو كرتي كرو من هم جاربوا تعليم ببراهين ألم يكو يكشنا كالين دو نلم دو بلم دو إياك أو نبرا بس قول براد بقرا إياك نيا ألم إياك شديا إياك نعبد وإياك نستعين بلا ناصر أو أتبخنا برو دعوة إياك نعبد وإياك نستعين دست خوش ببلان باعك بلا بو نعبدو بو ما من وعلم لو تذكر بنقاش كيف يتعلم دست خوش بإن شاء الله أوي توي بلان قينا بامنش لروابي بيسم نعبدو نعبد دست كانت خوش ببرو دعوة اهدنا الصراط المستقيم كاك أوديل إذا كان بلا كان خوشك يك يما تقريبا لو أشياء أمر 22 محاضرة ديال زور بلا خوش قالين الصراطا أما الثانية طا ها أكشنيا أقال لي بيملي ياري بيمكا اهدنا الصراط المستقيم اهدنا الصراط طل اهدنا الصراط المستقيم بتنها بالطا أوام أولتوه بيري بخللا اهدنا الصراط المستقيم اهدنا الصراط المستقيم أي خوالي رازي بي دعوة بو بخينا له
صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستەکانت بەڵام با پێکەوە کەلیمەی ئەنعەمتە کاک ئاو دێرگیان هەندێک برا ئەڵێکی سڕاتە الذینە نەنعەمتە تۆ وا نەتخوێن دەستت خۆش بێ بەس نونەکە سەریع مەدەرەسێ بڵێ ئەنعەمتە عەلەیهم ئەنعەمتە کەمێ مینگەکە جەڕەیان کەمێ أنعمت عليهم ئەی دەستت خۆش بێت ئەنجا ئێستا بڵێ غا غەیر المەغضوب عەلەیهم غير المغضوب عليهم. ئەی ئەویشت باش یعنی لە پێشەوتت غا ئێستا جوانت کرد ئەم کەلیمەی وەلە ضالینە قورسە تەمرینی ئەوێ ئەگەر ئاگادی بڵێ ها زبانت ئەدەی لە کۆتادانەکان کاکیلەکان اینجا بۆ پێشەوە دێ وەلە ضالین ولا الضالين. دەستت خۆش بێ بەڵام مەڵێ لامەکە بڵێ وەلا هەواکە بۆ دەرەوە قەڵەمەکە بڵێ وەلا ولا الضالين. ئەوە تەمرینی لەسەر بکە کەمێ وەلە ضالین خوا لەت ڕازی بێ کاک ئاو دەرگیان دەستت خۆش بێ دەست خۆش بۆ بەرنامەکەت و دوعای خێرمان بۆ بکەمەوە سەرجە. یا ڕەبی خوا سەربەرزت کات حورمەتت زیاد کات تۆش دوعای خێر بۆ ئێمە بکە ئەو بەرنامە ئەوەی کە ئەلحەمدوللیلا قورئانی خۆشەوێت من قەنەعەتم وایە هەموو ئەو کەناڵ و ڕادیوانەیە ئەن لەم بەرنامانەیانەیە ئەوان خۆشیانەوێت چونکە مە کەلامی خوای پەروەردگارە پێغەمبەر هاوڵانی قورئان فێر کردووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ مامۆستاگیان فەرموو کاک محەممەد لە دەربەندی خانەوە کاک محەممەدیان مامۆستا باشی الحەمدوللیلا کاک محەممەد تۆ چۆنی سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته محمد جان تمنى سنة والله من بعد من أيضا منيح ولا يا ربي قد عيب نقصاني وناتواعيد نبي تمنى سنة محمد جان كاك محمد مامۆستا سورەتی ماعون تو زاني چين بو كجاري بيشاموشت دنگي تلفزيونك كسكا دنگي تلفزيونك كسكا باشا ده وت سورة فاتحة مامۆستا سورەتی ماعون ماعون جاگر آمادەی کەن بۆ سەر ئەو چاوم کاک محەممەد گیان مامۆستا تەمەنت چەندە کاک محەممەد گیان 11 ساڵ 11 ساڵ یا ڕەبی خوای گەورە تەمەن درێژت کە کاکە محەممەد گیان مامۆستا لەگەڵ ئێوە ئامین و ئەجمعین کاک محەممەد گیان بەڵێ ئامادەیان کرد بۆ سورەتی ماعون بەڵێ ئەگەر ئامادەیە دەست پێ بکەو بۆمان بخێنەوە منیش گوێت لێگرم ئینشاءالله باشە گوڵەکەم قسەیانە سەر شاشە بۆت کاکە محەممەد گیان بەڵێ بۆ دەست پێ ناکەی گوڵەکەم بۆ دەست پێ ناکەی بۆ ناخوێنی گیانەکەم بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. دەستەکانی کاکە محەممەد خۆش بێ ئێستا محەممەد گیان ئێستا بۆم بخوێنە ڕۆجارێکی کە با پێکۆ ئەوە بتم ئەوە من ئامۆژگاری برایەک بخواپەداشی داتۆ مامۆستایەک وتی مامۆستا با یەکەم جار کە دەست پێکا یەکسەر
قسەکەشی زۆر استیفادەم لێ کرد من بۆیە بۆ هەموو برایە خوشیکەشەڵم لەو بەرنامانەی منەرچی تێبینیان هەبوو هەڵەیان هەبوو ئامۆژگاریان هەبوو ئاگادارم کە خەمسەر تیمامە سابا ئەو برایی کە پەیوەندیەکە خوشکە بیخوێنێتەوە دواتر لەگەڵ یە بڕۆ ئێستا لە بیسمیلایی و بۆم خوێنە دەی کاکە محەممەد گیان بسم الله الرحمن الرحيم كاك محمد جان نانا بلا مكان محمد جان يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون محمد جان بو ام سورة تغرجارت الانا مصا من حزن سورته اي ان شاء الله خوشويسي تو بو سورة خوتو باوكو دايقة خاطة باش جاء اسم محمد جان بسم الله بو بخينا له بتنها بسم الله الرحمن الرحيم اما يان باشتر بوها پلمك پلنكي باشترها بسم الله الرحمن الرحيم ني قاعد لو كسرانه بي آيات يكم من يسبب لي روا أرأيت الذي يكذب بالدين دسك فلمك كابوتشي جوانا أي الراء كشي لسر فتحة راء أرأيت الذي يكذب بالدين دعا يوم وبخينا لوا أرأيت الذي يكذب بالدين دسك جوان خوان دعا يوا آياتي دعا يوا نعم صحيحة سرشاشة والله إن شاء الله وبراهنا أو خير إيش دواك إيه دعوة فذلك الذي يدع اليتيم دسكت خوش به فذلك الذي يدع اليتيم دعوة مبخنا له ولا يحض على طعام المسكين هل لسه الشاشة كلام محمد يعني بوي حزم كدو باري بكيتو بلي ولا يحض او تمريني لسربك ولا يحض على طعام المسكين ماما صدير يا ماما او آياتا ولا يحض ايه سبرو دعوة فويل ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون فلمك بس كابوشي الذين هم عن صلاتهم ساهون أم كلمة بكمينجا عن صلاتهم ساهون إيه عن صلاتهم ساهون بلي صا انجا بتنابلي لا صلاتهم لا انا بكردي تو اگر برايق لا تبلي لا من درس اخوانم لا صلاتهم صلاتهم داي صلاتهم دست خوش بداية وبخينا صلاتهم ساهون الذين هم يراءون بردوام ويمنعون الماعون دست خوش به بس عينك لحلقته ويمنعون الماعون محمد جان والله ما مصر لا كي درس خوين دوتو لا ما مصر جزا
خوا پاداشتی خۆت و مامۆستاکەت و دایک و باوکت داتۆ کە تۆش ئەنێرن بۆ دەرس خوێندن با بزانین تۆ جوان خوێندت هەر من لەوە ژێویستی بێتم حەزم کرد و بینەر ئیستیفادە بکەن لەو شتانە خوا پاداشت داتۆ من خۆشحاڵ بووم سڵاو ڕێزم بۆ خۆت و دەربەندی خانیشەیە خوا لێت ڕازی بێت بەرنامەکەش و لێەکەم مامۆستا هیوادارم سەرکەوتوو بی برایەکی نەخۆشمێ دوعای بۆ بکە خوا بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی ئاخر ڕۆژی ڕەمەزانمانە خوای گەورە شیفای نەخۆشی براکەی تۆ نەخۆشی هەموو مسلمانان و ئەوەی کە ئێستا گوێی لێمانە ئەمان بینیە داواکەم لە خوا شیفای نەخۆشیان بدات فەرموو مامۆستا گیان دەستت خۆش بێ من سوپاس دەکەم محەممەد گیان کاک عەبدوڵڵا لە سلێمانی بەڵێ فەرموو ئەلۆ فەرموو خوشی خۆم ئێستا ئەتوانێ بخوێنێتەوە تۆ عەبدوڵڵای من عەبدوڵانی من دایکی عەبدوڵان کە تاکێ دەرسی کرد بە خوێندنەوەی ئەیەمە دەرسی حەزەکەی ئێستا قسەیشی لەگەڵ خوشکی خۆم خۆت ئەخوێنی کوڕەکەت ئەخوێنێ ئەوە ئێوە شاشەی خۆتانە تەلەڤیزیۆنی خۆتانە لە باشە دوعای خێری بۆ بکەن لە گلەیە نامە بنێرن تەلەفۆن بکەن دەستمان بگرن دڵتان خۆش بێ کە کەناڵێکەیە خوای پەروەردگار کردوێتی ئەلحەمدوللیلا بۆ دەنگی مسلمانان حەمد و سەنا بۆ خوا زۆرمان پێ خۆشاری بە تایبەتی کەناڵی بانگەواز ئەو کاتانێک کە زیکرەکانی شەوە خۆشم و هەستێ مناڵەکە زیکری هیچی بەرزایە نایەن ئەنجا حەدیسەکانیش کورد زۆر زۆر خۆشە بە تایبەتی مامۆستا عەبدولواحید و مامۆستا شوشکەیەکە و ئەنجا مامۆستا محەممەد خۆڵت ڕازی بێت زۆربەی مامۆستا دەستان خۆش دە ئێستا بە عەبدوڵڵا قورئانەکەی بخوێنێ لەبەر هەندێ برا خۆشە کۆتا ڕۆژمانە باشە فەرموو عەبدوڵڵا گیان زۆر باشە دەستت خۆش بێ خوا پاداشت داتۆ خوا پاداشتی ئەو مامۆستانەش داتۆ کە ذکریانت کرد ئەو کەسانش لە پشتی تەلەڤیزیۆن و کامیرەوەکەن کا عەبدوڵڵا گیان فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. عەبدوڵڵا گیان تەمەنت چەنە؟ تەمەنم؟ نەبووم بە حەوت جارێ 6 ساڵم. عەبدوڵڵا گیان دەستەکانت خۆش بێ تۆ زانی دوایی چی بکە؟ پەیوەندیەکە ژمارەکەی من وەربگرە با ئەو کاتە پێکۆ باش گوێت دێ بگرم بۆ ئایەتەل کورسی باشە؟ تەلەفۆنم بۆ ئەەکەی تۆ بەس تەلەفۆنم کە خۆم بۆ تەکەمەوە باش؟ یەک دەقە بەداشمەیە. ئەلۆ نارە خوشی خۆم بەس وتمە عەبدوڵڵا لەبەرەوەی مناڵە دواتر بە نەرمتر بە هێواشتر ئێستا لەبەرەوەی ئەزانم 10 دقیقە کاتی بەرنامەکەمەوە من خۆم تەلەفۆنی بۆ ئەەکەم باش گوێی لێ ئەگرم و بۆیشم بخوێنە تۆ بۆشی ڕاستەکەمەوە. سەلامەت بیە خوا لێ ڕازی بێ ئەبێ دوعای خێرم بۆ بکەی بۆ خۆم و ئەو سێ مناڵەت شکر بۆ خوا هەر حەزی کرد هین کات لە بەرنامەکەدا ئەینە ئەو نە تەمەنی نییە کە بەڕێکی و دروستی و ئەخ منیش وتم لەوە ئەچێ نەتوانم ئێستا لێم تێبگا زۆر بەڵام من دواتر ئینشەڵڵا تەلەفۆنی بۆ ئەەکەم ژمارەکەم وەربگرن ئینشاءڵڵا لە کاتێکی باشە گوێی لێگرم بە باشی ئەوەیشی بزانم استفادەی لێکە پێگەێنم. ئینشاءڵڵا بە پشتی خوا مامۆستای خێرم بۆ بکە حەمد و سەنا بۆ خواوە بچوشی هەمیانە تێرار کە تەمەنی نەچۆتە 4 ساڵ خوارت ڕازی بە خوشکی خۆم خوا بیان پارێزیە بۆت لەگەڵ داوای لێبوردنە لەبەرەوەی دیار بوو هەندێ برا لەسەر خەتکن فەرموو ڕۆیا خان لە 3 ساڵ بەڵێ ڕیا لە 3 ساڵ بیخوێنێت فەرموو. السلام عليكم.
عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا ئێستاتان سورەتی فاتحە خوێنم؟ إن شاء الله بۆ تەخەنە سەر شاشەکە ئەوەتانێ نای خوای لێ بێنە. دەست مامۆستایان دەست خۆش دەستێکم دەست پێ بکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. رؤيا دەستەکانت خۆش بێت. تۆ تەڵەبەی قورئانی دیارە وایە؟ بەڵێ مامۆستا. بەڵام من دائما لەم بەرنامە زۆر جاروتم زۆر مامۆستا استعاذە ئەعوذ بالله لەگەڵ بسم الله الرحمن الرحیم بۆ تەلەبە زۆر گرنگی نادەنێ بۆیە زۆر جار هەندێک هینەکەن. ئێستا تۆ من سێتی بینی بەسی سادەت بێڵێم یەکەم لە کۆتایی ئاەتە ئاگاد لێ بێ بە جوانی لەسەری بووەسا. ئێستا ئەعوذ بالله بۆ بخوێنەرەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم. كوابو باش خوندن من الشيطان الرجيم طا بسم الله بو بخوێنەرەوە. بسم الله الرحمن الرحيم. دەستەکەت خۆ الحمد لله. الحمد لله رب العالمين. أو يخير نيا نختي رب العالمين أو نجو عندك بردوام بدوايا نانا ما يخوين بلعوصة بردوام با الرحمن الرحيم أو دور راعش بليلة سرمكة الرحمن الرحيم بلى الرحمن الرحيم بردوام با مالك يوم الدين دوباري كرو مالك يوم الدين كسر كان مالكي بلى إياك نعبد وإياك نستعين دست خوش بردوام با اهدنا الصراط المستقيم أو مستقيمة يسا شاكك بتنابل المستقيم دستا كانت خوش ببردوام با صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. كوابو كلمة غيري من جواتي قرشن بلا غير الأولى ما أقعد بالنبي بقلقلة غير بلا غير المغضوب عليهم بلا باش مامۆستا والله زۆر باش بووی دەستت خۆش بێ هەر حەزم کرد دووبارە بیسوە لەبەرەوەی نەوەکو من جاری وایە دەنگێک شتێک کە پیتێک لە لامی نەبێ تەلەبەی قورئانی وایە؟ بەڵێ مامۆستا یعنی مامۆستا ئیستا خۆم تەلەبەی قورئانم هەیە یعنی دەرزی تەلەبە ئەڵێمەوە توانای ئەوم هەیە دەرزی تەلە بڵێمەوە بە جوانی ئەیخوێنم. دەستەکانت خۆش بێ بەڵام مامۆسای باشەیە لە سەید سادق تۆ هەوڵ بدە لەگەڵ ئەوەی دەرزیش ئەڵێی تۆ دەرسیش بخوێنەرەوە با ئینشاءالله دوو سبەی ئیجازە و سەنەدێکی شتە بێت شتێکی پیرۆزە. دەستت خۆش بێ کچی خۆ خوا پاداشت مامۆستا ئەمینیش دەرزە خوێنم. مامۆستا ئەمین برای بەڕێز ئێمە من کە بە کەسێکە الحەمدا ئامۆژگاری هەموو کەسێکە مەگەل لەوێ هەوڵدا دەرزی لەلا بخوێنێت. مامۆستا ئەمین شەڵا دەرزی لەلا بخوێنن مستەقبەلتانە بێت لەگەڵ باقی مامۆستاکانی ئەوێ ڕێز و حورمەتم بۆ هەموویان هەیە. دەست خۆش بە مامۆستا خوالێت ڕازی بێت فەرمان خواحافظ یا ڕەبی. مامۆستاگیان پەیام ئەندامی پەیامە لە لێرە لە کەناڵەکە لەگەڵمە ئەخوێنێ کاک ئارامە یا هەر ناوی پەیامە ئەو کاک ئارام لەکوێیە کاک ئارام ئێمە خوێندی ئای کاک ئارام بە ناوەکەی خۆی نەی خوێندووە دەی خوای گەورە لێت وەرگریت
زيك بيام خان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما وصل إن شاء الله سورة الفاتحة خوينا. خوشي خوب خواهي قولي ليت رازي بي يا ربي. ما وصل خوينا؟ شي أخواني؟ سورة الفاتحة. فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الرحمن الرحيم. مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. خوشي خوم بياخا. بلى. تو الحمد لله لو شي درزيش بلايتو وايا. والله ما وصل درس موته بلى. إجازة ورقرتوها؟ إجازة تشويت معي بلى. خوا پاداش داتو. زۆر باش خوێندت بەڵام کەسمان نییە نەختێ تێبینی لەسەرینە یەک دووسێشتی زۆر ورد بە خوشکی خۆمەڵێم ئەگەر بۆی بخەنە سەر شاشەکە بە ئێستا ئەزانی چی خوشکی خۆم تۆ بسمیلایی زۆر جار وتوم ئەو تەکانە تەرەکەی نەڵێن بسمیل نەوەسین یەکسەر بۆ میمەکە بیسمی ئەوە ئاگاد لێبێ ڕوونە قسەکەم تێگەی لێم خۆ ئەوە نەڵێم بسم الله کەوا بۆڵێم چی بسم الله الرحمن الرحيم كلمة الرحمن الرحيم بۆ بخوێنەرەوە الرحمن الرحيم یەک نەخت زبانت کەمتر بەکاربێنی یعنی بەرەو پێش زبانت ئەترافی زبانکان هەمزەکە دەرک ئەوە الرحمن الرحيم مالك يوم الدين بخوێنەرەوە مالك يوم الدين دەستەکانت خۆش بێ مالك يوم الدين يومي خوالد رازی بێ زۆر باش بی ئێستا لەسەر عەلەیهم مەوەسەوە بە زۆر برا خوشکی شموتووە ئەگەر هەناست هەیە لەسەر عەلەیهمی دووەم بووە سەبزام ئەتوانیت صراط الذين أنعمت عليهم مەوەسە لەوێ شوێنی وەسان نییە هەناسە بەلوتتەڵ صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين يا ربي خواهي قورا پاداش داتو بوزي التأكيدي أنعمت كم جرياني نونك أنعمت غيريش لوجه من هالت يقشبهم لامك بوني قلقلي نالم غيري له غير يعري بيناك غير المغضوب عليهم ولا الضالين بو همومان من اوانيتو باش بو دس خوشيد لي اكم اگر اوا بيليتو برو بدرس بليرو كابو بلان چي بو اخر لوجه اخر بيوانديه وايشلم برابر رزكانم خشككانم اما زبان اما دانكان كوتاي زبانم ادم لدانكان دواي هواكي بشتي او رايكيشه اللهم ولا الضالين دست خوش بي خوشكي خوم آخر پەیوەندی بووی لە بەرنامەی ئەمساڵ خوا پاداشی یەکەم پەیوەندی و ناوە ڕاست و کۆتا و جەنابیشت داتۆ فەرموو کچی خۆم ئەگەر بگریا لە ڕێگەی هێڵەکانی ئینتەرنێت شۆ بمانتوانەیە پەیوەندی بکەین پێما بۆ قورساییەک لەسەر خەڵک لاچوە زۆر باش وەڵڵی خوای گەورە ئەبەکم ئاسانی کا بۆمان ئینشاڵڵا بتوانی شتێکی وا بکەین سپاس دەکەم خوشی خۆم ئینشاڵڵا دەستی تۆش خۆشەمەوە خوا لێت ڕازی بێت من ئەوە کۆتا بەرنامەمەیە لە هەر برایەک هەر خوشکیەک ئەو برایانەی کۆنتڕۆڵ ئەو برایانەی پشتی کامیرە هەر کەس
لەم ماوە ئەگەر ناڕەحەتم کردبن لەوە چێ برایە جوان خوێندێتی بێ من لێرە خراپ بیست بێتم دڵی شتێکی کردبێ داوای لێبوردن لە هەمووتانەکەم هەڵەیەکم کردبێ داوای لێبوردن لە خوای پەروەردگارەکەم هەڵەیەکم کردبێ لە ڕاستکردنەیە لە شتێکە داوای لێبوردن لە خواکەم پاشان لەو برا خوشکانە ئەمێ لێرە یەک شت بڵێم لە کۆتایی ئەم بنەمە برا بە ڕێزەکانم خوشکەکانم بینەران رضا الناس غاية لا تدرك ورضا الله غاية لا تترك رازي بوني خلقي غايتك كس ناتواني همو كس رازي كات هر ايشيك بكي كومالي خلق راسم كومالي قليل يكن اما او بلام رازي بوني خوان نابي دسي لي هالجيريت نابي انسان خوا لخود رازيك بخوا مگر بنده خلقي خراب اجنا ايش لناخي وحسادت بالرازقوي دس باكي دات بدوري بخلصو كوتي جوان لو شي حسادت بيا بري بلام لو شي نغنجي لقل تواناي او رازقوي وليبراني توين بيه بلام كواب النابي ايما قد اول بير كده هولدين خوال خو من رازيكين بوي من لو شي عندي برا عندي خوشك تبينيان هبي قليان هبي لو شي نعم بيا قشوتي ما مصا او تاني خلق قشته كويه وتازه سين وصاد راسه كان ولا قسكته خمس سرسر برا بريزكم ايما او نمان في اكريه بەڵام ئەگەر برایەکیش پێی ئەکرێت ینی ئەم میلەتە هەمووی بکا بە یەک بتوانێت ببێ بەوەی کە بتوانێت بڕاتە سەر مانگ تیارە دروست کە ئەم میلەتە بەرێت ئێمە هاوکاری ئەەکەین دوعای بۆ ئەەکەین دەستخۆشی لێ ئەەکەین بەڵام پێغەمبەری ئازیز فەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە معناکەی صحیحە علەمای حەدیث سەڵێن ضعیفە فەرمێ إن الله تعالى يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خواي پروردگار پێی خۆش هەر یەک لەیەوە هەر کردەوەیەکەکەن ئیشەکەی خوای بە جوانترینشیەوە بەبێ خەلەل ئەنجامیدا برایە ئیشی کریەکاریە ئەوەنەی پێ ئەکرێ ئیشێکی پیرۆزەکە خزمەتی خەڵکەکە برایە جادەکان پاکەکات و خزمەتی هەموومانەکە بێ دوعای خێری پێ بکەین کەسێکە مرورە کەسێکە ئەتوانێت دەرس بە مناڵێکەڵێتەوە دکتۆریەکە برایەکیش توانای زیاتر هەیە جا لەبەر ئەوە ئەمە قورئانە کەلامی خوای پەروەردگارە ئیشی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم ئێمە کە ڕۆژانە نوێژ ئەکەین ئەگەر کاتێک دانی بەرنامەیەک دانین لە ماوەی 50 دقەیە شتێک بۆ برا خوشکانەی خۆمان زبانی خۆیان پاراوکەنەوە چەندەها کەسێ ئێستا زبانەکانی کە ئەخوێنێت کە واجبی شەرعیش نییە ئەمە دەستخۆشی لەکەی با شارەزای هەموو زبانێک بیت بەڵام مانای وانی ئێمە ئاوا بە سادەی تەماشای کەلامی خوای پەروەردگار بکەین کە وەکو لە یەکێ لە بەرنامەکان باشم خەلیفە گەورەکان چەند سەرقاڵ بوون حەلەقەی قورئانیان هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان وەفدێکاتوو بۆ لای زیاد چاوەڕوانیان کرد انتزاری کرد فەرمووی ئەم شەو بەشە قورئانەکەی شەوم نەخوێندبوو ئێستا خوێندم بۆیە نەختێ دواکەوتم هاتم بۆ لاتان ئیمامی عەلی لو زمن جاو كأو همون برپرسیارەتی لەسەر بوو ئیمامی عەلی حەلەقەی قورئانی هەبووە ئەبوو موسای ئەشعەری شام لەژێر دەستی بووە 1600 تەڵەبەی هەبووە دەدە کردوێتی بە حەلەقە ڕۆژانە 17 جار ئێمە قورئان ئەخوێنین ئەبێ موسڵمانی ئێستا پێشەوە برایە ئیجازەی دام ڕێگای دام مامۆسایەکی بەڕێزە تەوتی تەمەنم لە سەرووی 50 ساڵە وتی ئەمشەو قەدەری خواوە بۆ دیارە سەرقاڵیەکێ بووە تەراویحی بۆ ماڵ و مناڵی خۆی کردووە وتی خێزانم ئیجازە هەیە من نیمە سەرم قاڵە تەمەنی هەمووی لە خزمەتم سەحوە بردۆتە سەر خۆی وتی باسیکە وتی وەڵا ئەم باسەی من بکە وتی وەڵا بەرنوێژیم بۆ کرد وتی وەڵا دوای نوێژەکە خێزانم پێوتم باشەوە بۆ هات لە قورئانە کرد حەوت هاتووەنە ئیظهار ئەکرد بە ئیخفات ئەکرد بە ئیظهار کەوە لێرە مەبەستمەوەتانێ بەخوا ڕۆژی 10 دقە کاتی بدەینێ فێر ئەبین ئێ باش ئێمە تەمەنمان چەندێکی بە زیادە ئەڕوا چەندێکی بە لەغ و لەعب ئەڕوا خوا هەموو لایەکمان بپارێزێ لە شتی خراپ بۆیە ئینشاءڵڵا من دەستخۆشی لەو برایش دەکەم کە هاتە تێبینی و ڕەخنەکانی خەمە سەرسەرم بەڵام بزانین ئەمە کەم نییە ئەمە لە هەموو دنیا ئەم بەرنامەیە ئێمە قورئان نامەی خوای پەروەردگارە ئەبێ تەنها بەوە ڕازی نەبین پیتەکانی ڕاستکەینەوە ئەبێ هەوڵدەین لێی تێ بگەین هەوڵدەین ئیشی پێ بکەین هەوڵ بدەین حکمی بگەڕێتەوە چونکە قورئان بۆ عەمەل ناردوێتی عیبادەتە خوا قسەمان لەگەڵ ئەکات 604 لاپەڕەیە ئەبێت بۆ ئەوە ناردبێت ئێمە تەنها بەڕخوێندنەوەی ڕازی بین جا لە کۆتاییە خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی پاداشی خێری هەموو لایەکتان بداتەوە خوای گەورە شیفای نەخۆشی هەموو لایەکمان بدا کێشەی هەموو لایەکمان هەڵکا قەرزاری لەسەر هەموو قەرزارەکانمان هەڵگرێ
خوا بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی ڕەحم بە مردووەکانمان بکات یا ڕەبی خوا بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆت ئەم ڕەمەزانە تەنها ماندووبوونمان بۆ نەمێنێتەوە پاش ڕەمەزانیش ئیستیقامە بەردەوامیان پێبەخشی ئەو براو خوشکانی کە لە ڕەمەزان گەڕاونەتەوە تۆبەیان کردی خوا بەردەوامیان پێبەخشی ئەوانەی ڕەمەزانیان نەگرتووە خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت لە گوناهیان خۆشبی لە پاش ڕەمەزان تۆبەیەکی صادق بکەی بە قسمەتی ئێمە ئەوانیش ئەوانەی کە تاوانبارن خوای تووشی یەئس نەبن تۆ دەرگای تۆبەی خوای گەورە کراوەتەوە ئەم ڕەمەزانیش ڕۆژ ئێستا تەمەن مابا پێش مردنمان بگەڕێنەوە خوا بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی ئەم میلەت ئێمە سەربەرز کە عەزیزی کە خوای پەروەردگار ئیسلام عەزیز کە بە میلەت ئێمە ئەم میلەت ئێمەش بە ئیسلام عەزیز کە مسلمانان لە هەر شوێنێ لە ئێش و ئازار و ناڕەحەتین داواکارم لە خوا دەروی خۆیانیان وەدا بەزێنێ داواکەم لە خوا گەورە بۆ خاتری عەظەمەتی خۆی پاداشتی ئەم برایانمدا تۆ کە لە پشتیم کامیرەوە لە کۆنترۆڵە ماندووە بوون لەگەڵمانە بەبێەوەی کەس بیان ناسێ کەس دەنگیان ببینێ کەس ڕسمیان ببینێ ئینشاڵڵا لای خوای گەورە ناویان کردەوەیان ون نەبێت خوای گەورە پاداشتی خۆیان و کەناڵ و لێپرساویان داتەوە بۆ زیاد خزمەتکردنی ئەم دینە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت منیش داوای لێبردنەکەم لە هەموو لایەکتان ئەگەر لە هەڵەیەک لە کەم تەرخەمیەک تێبینیەکتان هەبوو بێت و داواکەم لە خوش لە گوناهم خۆش بێ ئەگەر هەڵەیەک کردبێتم وەخوای گەورە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێت خوای پەروەردگار ڕەمەزانی لە هەموو لایەکمان وەرگرت بێت اللهم آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون